میشال عۆن سەرۆکۆماری لوبنان ڕایگەیاند گزارشتکردن لە بیرروڕا نابێ بگۆڕێ بۆ ئاژاوە و کاری ئاژاوەگێڕی و نابێ هێزە ئەمنیەکانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوە کەم تەرخەمی بکەن. لە وتاری کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای بەرگری لوبنان لە کۆشکی بەعبەدا لە بەیروت میشال عۆن ڕاشی گەیاند ئامانجی سەرەکی لەم کۆبوونەوەیە تاوتوێی دۆخی ئەمنیە بە تایبەت لەگەڵ هاتنی وەرزی هاوین کە پێشبینی وەرزێکی گەشتیاری و گەڕانەوەی لوبنانیەکانی دەرەوەی وڵات دەکرێت. لای خۆیەوە ئەنجومەنی باڵای بەرگری لوبنان ڕایگەیاند کە داوایان لە دەستگامنیەکان کردووە بۆ ڕێگری لە تێکچوونی ئارامی و سەقامگیری وڵات لەو پەڕی ئامادەییدا بن. لەو بارەوە لیوا مەحموود ئەسمەرەمینداری گشتی ئەنجومەنی باڵای بەرگری لوبنان ڕایگەیاند لە کۆبوونەوەکەی کۆشکی کۆماری ژمارەیەک بڕیار دران کە پێدەچێت لە ئاڵۆزی دۆخی وڵات کەم بکەنەوە. لای خۆیەوە حەسان دیاب سەرۆکوەزیرانی کاربەڕێکەری لوبنانیش ڕایگەیاند ڕێگرتن و دەستدرێژی بۆ سەر سوپا و کەلوپەل و بەرژەوەندی خەڵک با گزارش لە بێزاری و ڕەتکردنەوە ئەژمار ناکرێت. لە زنجیرەی دۆخی ئاڵۆزکاوی لوبنان چەند ڕۆژێکە لە ژمارەیەک ناوچەی لوبنان بەهۆی خراپی دۆخی ژیانەوە خۆپیشاندان و ناڕەزایەتی هەڵکشاوە. وەزارەتی وزەش نرخی سوتەمەنی ئۆتۆمبیل و ماڵانی بەڕێژەی لە 25% بەرز کردووەتەوە. ئەمەش بە پێی قسەی هاوڵاتیان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر خەرجی گواستنەوە و نرخی مادە خۆراکیەکان دادەنێت. لوبنان لە ئێستادا بە یەکێک لە قەیرانە ئابووریە قوڵەکان لەسەر ئاستی جیهان تێدەپەڕێت. لە ساڵی 2019ەوە دراوەکەی بەراورد بە دۆلاری ئەمریکی لە 90% بەهاکەی لەدەستداوە. لای خۆشیەوە حکومەتی کاربەڕێکەریش هەفتەی ڕابردوو ڕەزامەندی لەسەر پلانی کەمکردنەوەی پاڵپشتی نیشاندا بەبێەوەی گوێ بداتە ئەو هۆشداری لەو بارەوە پێی درابوو کە ئەو هەنگاوە دوور نییە بۆ توێژە هەژارەکان کارەساتی کۆمەڵایەتی لێ بکەوێتەوە.